ئەمڕۆ 11 شوبات شۆڕشی ئیسلامی ئێران تەمەنی دەبێتە 41 ساڵ. ئەم شۆڕشە خاڵێکی وەرچەرخانی مێژووی بوو کە نەک تەنها دۆخی سیاسی و کۆمەڵاتی و ئابووری ئێرانی گۆڕی، بەڵکو و کاریگەری ڕیشەی لەسەر ڕایەڵە و پەیوەندی سیاسی ناوچەکەدانا کە ئێستا لە سەرەتای دەی پێنجەمی تەمەنیدا لە هەر کاتێ زیاتر بەرجەستەیە. لە دوای ڕوخانی ڕژێمی پاشایەتی و سەرکەوتنی شۆڕش و پێکهێنانی سیستمی کۆماری ئیسلامی ئێران، نەخشەی هاوپەیمانیەکان و دۆستایەتی و دوژمنایەتی لە ناوچەکەدا گۆڕانکاری گەورەی بەخۆیەوە بینی. ئێرانی پاشایەتی کە دۆست و هاوپەیمانی ئەمریکا بوو، بووە دوژمنی و عێراقی بەعز کە هاوپەیمانی یەکێتی سۆڤیەت بوو بە جۆرێک لە ئەمریکا نزیک کەوتەوە کە ئاکامەکەی هەڵگیرسانی جەنگی بریکاری هەر ساڵە بوو لە دژی ئێران. هەرەمەش جیهانی عەرەبی تووشی جیاوازی لە هەڵوێستدا کرد، لە نێوان دوو لایەن گرتە. سروشتی شۆڕشەکان بەم شێوەیەیە کە ماوەیەکیان پێویستە تا سەقامگیریان بۆ دەگەڕێتەوە و لە دروشمە شۆڕشگێڕی و بەرزەفڕیەکانەوە دەگەڕێنەوە بۆ هاوسەنگی سیاسی و لە بەرچاوگرتنی بەرشەوەندیەکان. بۆیە شۆڕشی ئیسلامی ئێرانیش لەم حاڵەتە بەدەر نەبوو، بەڵام هەڵوێستا ئایدۆلۆژیە بنەڕەتیەکانی بوونەتە هێڵی استراتیژی سیاسەتی وڵات و تا ئێستاش لەسەریان وەفادارە. یەکێک لەو دروشمانەی کە لە کاتی شۆڕش و دوای سەرکەوتنی و تا ئەمڕۆش بەردەوامی هەیە، پشتیوانی گەلی فەڵەستینە کە هەر لە سەرەتای شۆڕشدا وەکو یەکەمین وڵاتی جیهاندانینا بەڕێکخراوی ئازادیخوازی فەڵەستیندا و وەکو دەوڵەت مامەڵەی لەگەڵدا کرد و باڵوێزخانەی قەوەرەی زایۆنیستی لە تاران گۆڕی بە باڵوێزخانەی دەوڵەتی فەڵەستین، وەک پاڵەوانێکیش لەلایەن ئیمام خومەینی و حکوومەتی کاتی و جەماوەری وڵاتەکەوە پێشوازی لە سەرۆکی کۆچکرد و یاسر عەرەفات کرا. بەردەوامی ئەم هەڵوێستەشە کە کردوویەتە دوژمنی پلەیەکی قەوەرەی زایۆنی و ئەمریکا. گەرچی لە ماوەی 40 ساڵی ڕابردوو ئێران هەمیشە لەگەڵ گەمار و ئابووریەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانیدا ڕوبەڕوو بووەتەوە، بەڵام لە سەردەمی دۆناڵد ترامپدا گەیشتووەتە دژوارترین گەماروی مێژووی. بەڵام ئەم گەمارویانە نەیتوانیوە پاشەکشە بەڕۆڵی ئەو وڵاتە بکەن لە ناوچەکە و جیهاندا، بە تایبەتی کاریگەری ئەو وڵاتە لەسەر دۆخی عێراق و سووریا و لوبنان و یەمەن و ئەفغانستان لە کەس شاراوە نییە. کاریگەری ئێران لە جیهانی ئیسلامیشدا تا ئێستاش بەرچاوە و بەشداریە وڵاتە لە لووتکەی وڵاتە کاریگەریەکانی جیهانی ئیسلامی لە کوالالامپۆردا باشترین بەڵگەی لەسەر ئەو ڕاستیە. ئێران لەگەڵ رووسیا و چین و تورکیا پەیوەندیەکانی بەهێزە و توانیوەتی ئەو پەیوەندیانە بۆ دەورەدانی گەمارۆکەی بەکار بهێنێت و لە ڕووی نێودەوڵەتیشەوە پێگەی خۆی بچەسپێنێت کە سەرڕای پاشەکشەی ئەمریکا لە ڕێکەوتن نامەی ئەتۆمی بەرپرسانی یەکێتی ئەوروپا لە ئاستی باڵادا سەردانی تاران دەکەن و دانەوێت ئەم ڕێکەوتن نامەیە لەگەڵ ئێران بپارێزن. لە سەردەمی شۆڕشی لانە کوردستانەکانی هەرێمی کوردستان لە دژی باس و لە دوای دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستانیش پەیوەندی کۆماری ئیسلامی ئێران و هەرێم لە ئاستێکی باشدا ماوەتەوە کە مای سەقامگیری و گەشەی بازرگانی بووە بۆ هەردوولا. بەردەوامیشی بە قازانجی ناوچەکە و گەلی کوردستانە، بە تایبەتی ئەگەر هەرێم بتوانێت لە سەنگەربەندیەکانی ناوچەکەدا بێلانی خۆی بپارێزێت.